دم باش برزان با آوای که زندی جنابندا کردستان 24 جستودینوین هولیر ام دم جمیره که تایبت لسر روشا ورگرتنا قطابیان پشتی در بازبون جپولا 12 اوی بچن بر و قناغین زانکو کلیج و پیمانگان چاوان ویورن ورگرتن بو ای سال خواندنا 2016-2017 چه گورین بسر سیستم ورگرتنا قطابیان دا لباشور کردستان به توایی هاتی نکرن چه بشکنو ویل زانکو پیمانگین باشور کردستان زیده بن اف گورین آنها لسر سیستم ورگرتنا قطابیان هاتین کرن دبر جواندیا قطابی دانایان نه جبرکو ساله که تمام گرنگ ساله که تمام گرنگ و سربوری جبوی قطابیان جبوی وزارت خوندنا بلند به تمامی که اره اف پروسه و سر بگره یان جینه امی وی پرسه بودم جمیره که شروع بکن دیگل هر سه میوان خواه دکتر کاوا شیروانی سروک زانکویا پولیتکنیک یا هولیر الاستودیو هولیر دگلمه ده هر دیسان هر دوان محمود ماموستای زانکوی هر دیسان دکتر آراس فریق زینل جستودیو میا سلیمانیه و که یاری دادر سروک زانکویا سلیمانیه ج اوفیسا دوک دکتر سعید خوددای برای تومارا زانکویا دوک با آوای که زندی امی وان پرسان آراسته وان بکن هین بخیراتن میوانان دکتر کاواز از دخوازم جوی که بپرسم شواز ورگرتن آنها قبول مرکزیه یعنی ناوندی قطابی دهن ورگرتن ام و اگر هل سنگینن چند سیاست کفتی بوده حتی آنها سربورا و دگل و سیستم ورگرتن قطابیان سرتا سپاس بو میوانداری کردنم لەم بەرنامەیە و بابەتەکەش بەڕاستی بابەتێکی گرنگە دەکرا زیاتر میدیاکان قسەی لەسەر بکەن لێرەوە پێم باشە بەرنامەی زیاتر لە هەموو کەناڵەکانی ڕاگەاندن هەبێ لەبەرەوەی ئەم بابەتە نوێ و پێویستی بە ڕوونکردنەوە هەیە بۆ مامۆستایان و قوتابیان و دایکان و باوکان سیستەمی وەرگرتن هەمووتان دەزانن لە کوردستان و لە عێراق ساڵانێکی زۆرە هەر لە سەرەتاوە بە شێوازی قبول مرکزی وەرگرتنی ناوەندی بووە ئێستا گۆڕانکاریەک لە سیستەمە کراوە بەڵام بە شێوەیەکی ڕێژەی دەتوانم بڵێ 120 سیستەمی وەرگرتن ئەم ساڵ دەگۆڕێ دەکرێتە چاوپێکەوتن و پێی دەگوترێ وەرگرتنی زانکۆی قبول جامیعی کە ڕاستەوخۆ لە کۆلیژ و پەیمانگاکان لە زانکۆکان ڕاستەوخۆ بە مقابلە قوتابیان وەردەگرن گۆڕانکاریەکە ئەوەندەیە دەکرێت بڵێ 120 لە گۆڕانکاری دەبێت بە پێی بەرنامەکانی وەزارەت بێەوەیە کە وردە ساڵانە زیاد بکرێ ئەم ڕێژەیە 20 ببێتە 30 ببێتە 40 تا وردە جێگەی زانکۆلاین و وەرگرتنی ناوەندی دەگرێتەوە زانکۆکان سەرپشک دەبن لەوەی چۆن قوتابیان وەربگرن بله یعنی دخوازم از وی که بزانم حتی آنها سربراوت قلبی سیستم ورگرتن قطابیان این سرکفتی بونه یا نه اگر این سرکفتی نه اینه چما بگورن من بەڕاستی هەموو بەرنمەیەک هەموو کارێک هەموو پرۆژێک لایانی باش خراپەیە وەرگرتنی ناوەندی چەندین ساڵە لایانی باشەوە بووە کە عەدالەتی تێدا بووە مەجای دەستکاری کردن و خزمانێ و واستەکاری تێدا کەم بووە دەتوانم بڵێم هەر نەبووە بەڵام لە هەمان کادا لە چەندین بۆنە و وەرکشۆپ و کۆنفرانس و فیستیڤالات لە ناوە و لە دەرەوە باسیەوە کراوە کە ئەم سیستەمە زۆر جار بە پێچەوانەی حەز و خولیایی قوتابیان و دەرچوانی ئامادەیەکانە زۆر جارە تەنها حساب بۆ دەرەجە دەکا حساب بۆ توانای قوتابی حساب بۆ حەز و خولیایی ئەوە ناکە لەبەرەوە لایانی باشی هەبوو و لایانی خراپیشی هەبوو بله مامۆستا هەردەوان بەرینەها لێدوانێکە تایبەت دا وەزیرە پەروەردەیش بۆ کوردستان 24 دیار کردبوو کە ئەم بنیازن لە ساڵا بهێت ئەمێ قبول مرکزی بگۆڕن یعنی سیستەما وەرگرتنا قوتابیان پشتی پۆلا 12 ئەمێ بگۆڕن چه سیستەمێکە دن وەکە جهگۆڕکێوی سیستەمی باشترینە کو ئەم لە باشووری کوردستانی بجێبینین بەڵێ پێشەکی سپاس بۆ دەرفەتە سەبارەت بە گۆڕینی سیستەمی وەرگرتنی قوتابیان لە وەرگرتنی زانکۆلاینەوە بۆ وەرگرتنی زانکۆی من ئەتوانم بڵم وەرگرتنی زانکۆی سیستمێکی زۆر گرنگ و پێویستە ئەم بڕیارەی وەزارەتی خوێندنی باڵا جێی دەستخۆشیە بەڵام کاتێک ئێمە قسە لەسەر ئەم سیستەمە ئەکەین ئێمە بۆ باس لەوە بکەین کام سیستەمە گونجاوترینە بۆ ژینگە و بارودۆخی هەرێمی کوردستان لە ڕاستیە خودی ئەم سیستمی وەرگرتنی زانکۆیە لە زۆر وڵاتە کاری پێەکرێ و زۆریش سەرکەوتوو بووە تا ڕادەیەکی باش وە توانیوێتی بە جۆرێک توانای قوتابیە دەرچووەکانی پۆلی 12 ئاراستە بکە کە لە شوێنێک هەڵ ببژێرن لەگەڵ حەز و خولای خۆیانە بگونجێن بەڵام ئەوەی کە ئێستا لە کوردستان ئەگەر وڵاتێکی سەرکەفتی بە
ام الباشور کردستان بجبینن کشو هوای مجبوی بجانین یان بجی کرنا وی سیستمی و سرکفتی بیان بەڵە جا هەر دروست منویستم لەسەر ئەو بابەتە زیاتر قسەی لەسەر بکەم. ئەو بڕیارە و کوتم خودی بڕیارەکە بڕیارێکی باشە بەڵام کاتێک کە تەماشای میکانیزم و ئالیەتی جێبەجێکردنی بڕیارەکەکەی تەماشاکەی هەر لە سەرەتاوی بڕیارەکەەوە هەستەکەم زۆر بەوردی دراسی ئەم بابەتە نەکراوە چونکە کۆمەڵێک خاڵی گرنگ هەیەتیایە لە ناو بڕیارەکە هەستی پێ ناکرێ. مەسەلەن بە نمونە لەو بڕیارەکەەوە قسەی لەسەر بکەین ئەوەیە جارێ سیستمەکە دەستنیشانی ئەو بەشانەی کردووەکەوە کێشەی وەرگرتنیان لەسەر نییە. ئێمە ئەزانین لە هەرێمی کوردستانە ئەو بەشانێکەوە کێشەی لەسرە وەرگرتنەکانیان کۆلێژەکانی وەکو پزیشکی و یاسا و ئەندازیاری ئەوانەیە هاتووە ئەم جارێ هاتووە لەو کۆلێژانەوە لەو بەشانەوە دەستی پێکردووەکەەوە زۆر خواستی لەسەر نییە. ئەمەش بەداخەوە کە خاڵێکی زۆر زۆر نەرێنی ئەدا بەدەستەوە کە ئێمە بۆچی ساڵانێکە زانکۆکانمان پڕ کردووە بەم بەشانە لە کاتێک ئەوەندە خواستی لەسەر نییە. ئەمە یەکێکە لەو خاڵە نەرێنیانی کەوا لەم سیستمەیان ڕەچاو نەکراوە بە بڕوای من دەبوو باشتر بوو لەو بەشانەوە دەست پێ بکرێ کەوا خواستێکی زۆری لەسرە. ئەمە لەلایەک لەلایەکی ترەوە تۆ کاتێک بڕیارە دەی سیستمی وەرگرتنی زانکۆیی پێڕاو بکەی زۆر گرنگە لەگەڵ ئەمە بۆ هەر بەشێک لەو 102 بەشەی کە بڕیارە بە سیستمی وەرگرتنی زانکۆی وەربگیر تۆ چەندێ قوتابی وەرئەگری توانە و ئیسیعاب و تااقەتی زانکۆ بەشەکانە چەندێکە بۆ وەرگرتنی قوتابیان من لە ناو هیچ یەکێک لە ڕێنماییەکانە بەداخەوە کە زۆر بەوردی چەند ڕۆژێکە لە ڕۆژی دەرچوونی ئەو بڕیارەوە من بە دوواداچوونم کردووە دیاری نەکراوە مەسەلەن بۆ نمونە من لە زانکۆی سەلاحەدینم لە بەشی ڕاگەاندن نەوتراوە بەشی ڕاگەاندن چەند قوتابی پێویستە کە ئەمە نەوترا ئۆڕێدی لە کاتی پێشکەشکردنی داواکاریە ڕەنگە قوتابەکە نەبوونە ڕوونیت مەسەلاتی سیستەمیدا قوتابی چاوەڕەیە بچیت مقابلەیە بکەتیان بچیت لە هەمبەری مامۆستایەکی زانکۆی بڕینی چاپێکەفتنی بکە ji بووی و چارەنویستی خۆی حتایی دبارێ وەرگرتنە زانستیدا یەکلایی بکەتەوە هەتا نەها ئەف سیستەما ڕۆنینە ئەvê چەند باندورێکە خراپ لە سەر چارەنویسی vê قوتابی هەیە بەڵێ وەک گوتم کۆمەڵێکی زۆر بەداخەوە کوتم بڕیارەکە خۆی بڕیارێکی زۆر باشە بەڵام ئەوانێکەوە ئیشیان کردووە کاریان کردووە لەسەر ئەم بڕیارە زۆر ورد بە درشتی ئاگیان لە بڕیارەکە نییە چونکە وەک گوتم زۆر گرنگە تۆ ژمارە قوتابی وەرگیرا و دیاری بکەیت لەوەش گرنگتر ئەوەیە تۆ میکانیزمی وەرگرتنی قوتابی دیاری بکەیت مەسەلەن کاتێک قوتابیەک پێشکەشەکە بۆ بەشی زمانی کوردی یاخود بۆ بەشی ڕاگەیاندن یاخود بۆ بەشی فیزیا یاخود بۆ بەشی کیمیا ئایا ئەم قوتابیە لەسەر چ بنەمایەک تاقیکردنەوە بکە شێوازی تاقیکردنەوەکان چۆن بێ ئێستا مەسەلەن بۆ نمونە لەلای ئێمە لە بەشی ڕاگەیاندن هیچ بەرچاوڕوونیەک بۆ ئەو قوتابیانە نییە کە تۆ لە چیا تاقیکردنەوەکە ئێم قوتابێت تازە لە پۆلی 12 دەرچووە ڕەنگە بۆ هەندێک لە بەشەکان ئاسان بێ مەسەلەن بەشی بایۆلۆژی زانیاریی لەسەر وەرگرتووە لە ساڵانی خوێندنی ئامادەی و ناوەندیە ڕەنگە بۆ بەشەکانی تر هەمبێ بەڵام بازێک بەشێ مەسەلەن بۆ نمونە بەشی فەلسەفە قوتابی کێتە تەقدیمی بەشی فەلسەفەکە چوزانێت لە چیا تاقیکردنەوە ئەکرێت چونکە تۆ بە پێم سیستمە لە 140 توانای قوتابی لەسەر ئەو ئیمتیحانە زارێکی و نووسینەیە باش ئەمێ vê pirsê arasteyê Diktor Saîd Xwedêdayê bikin li ofîsa me doyekê weke birêveberê tomara zanka doyek Diktor ez dixwazim vê bipirsim aberî niha mêvanê me herdewan dibêje eger taqîkirin yan çavpêkeftin digel qutabî were kirin ev ji sadê çil e aniha qutabiyek wê pêşkêşî kolîjekê bike ku taybet e bi adeb ya îngilîzî yanî zimana îngilîzî yan zimana Fransîye eger bêjin hin girantir e ji bo Başûrê Kurdistanê dibe qutabî hiç serborek digel zimanê Fransî nebe hînê çawa çavpêkeftinê digel vî bike yanî ev bar giraniya hinda mezin li ser milên qutabî bûçî hatiye danan mîkanîzma birêvebirina van cûre çavpêkeftinê zehmet wê çawa be Evar baş bu hemû mêvanên programê te rastî ev sistemê hatiye danan işlê Wizareta Xwendina ya bilind ve bi werdî hata gengeşekirinê civata zankoya ya dihokê û civata zankoya dihokê jî gelek bi hesasane تعامل القلبي موضوعي كر واگر تو بي اگر بي تماشا بكي مال زانكوا يا دهو كي بتني بينج بشين هين اج بهندي كو راستا وخول زانكوي بينا تقديم كرني بديتنا من الزوبو وزارة خواندنا يا بالاك وبروغراما كي يوصن دانتن كو راستا وخول زانكوي قطابي بهنا ورقرتني يعني وقتی هاتی راگهاندنی خلکی دهوکی قطابین دهوکی دیکوبابین این قطابیان سردان هاتن الزانکوها یا دهوکی نف
کمپایا دهۆکێ دەل ڕێڤەبەریا تۆمارامەدیە گشتی تەلەفونە و گەلک خەلکێک دیک چون مەسەلەکە یە نەفسیشک کادێ چاوە بتن پرۆگرامێکی وسانی بڕێک و پێک ناتێ داڕشتنیش بۆ هەندی قوتابی بزانێتن دێ چی امتحانێکەتن قوتابیان نەزانی کاجارێکمە پێنج بەشتنی تێنە زانکۆیە دهۆکی و ڕاستە خودێنە وەلگرتنی ئەف دیت نامێنێ وزارەتە خوێندنە یا بالا پرۆگرامە کات بادانانی امتحانە بچی دیتەکردنی ئایا سیستەمێک و ئالیەتێک هاتیە دانانێش بۆ هەندێک و ئەف قوتابیە ڕاستە و خۆبێنە وەلگرتنیان نە مەسێ بەش هەبوون هەر ئەسڵەن وەختیشدا چاپێکەفتنی لەگەڵ هاتە ئەنجامدانی ئەو بوو بەشی شێوەکاری بوو بەشێ شانۆی بوو گەل بەشێ یێ وەرزشێ تەنیا دوو بەشێن دی زانکۆیە دهۆکێم سەر زێدەکی نەش بۆ هەندێک بەرێخۆب دەنە ئەوێت تەجروبێ ئەف تەجروبە ئەگەر نەجاحەتێ بینێتن ئێدی زانکۆ دهۆکێم مستعدەش يعني دكتور هين وكا زانكو دوك بريانها زانكو يعني بريانها وزارة خوندن بلند افيك ديار كر دبيجن لسر خواستا سروكين زانكويا ام في سيستمي پیرا بكن هين وكا زانكو دوك این بخواد دبیجن کو دم نبو ام وی سیستم پیرا بکن اگر دم نبود چما و هزار لفی کنه کر بریا کو سیستم به بریار یعنی اگر هینه بجبینن بوچی رون کردن اگر بابتی دانه هاتی کردن بو قطابی بریا قطابی بکه و وی شوکه جبرندی زانکو دهۆکێ مامۆستا گەنج بەرەندی زانکۆ دهۆکێ بتنێ 5 بەشدانینە یعنی هەندێک زانکۆین دی 26 بەشدانێن 25 بەشدانێنش بە هەندێک ڕاستاوخۆ بێنە وەلگرتنێ لێرەدا بدیتنا منێ ئەڤەش ئێدی هەرێما کوردستانی وسان لێکەتن ئێدی جارەکەدی مەبگەهین تەمەدی دەڤەرگەریێ ئەو کەسن ئین سلێمانی قوتابی سلێمانی ڕاستاوخۆ تەقدیمی زانکۆ یا سلێمانی بکەتنی هەولێری تەقدیمی هەولێری بکەتن وەختی زانکۆڵاین بتن هەموو بەشت ئێنە بەر قوتابیەک دیتنا منێ نۆکە مستعدنينا بيتن 2 ساعتان 4 ساعتان دوها فينيدا بيتا سليمانيش بهندي فورما كي ول بقرت كبيتا والقرتن كانيتا والقرتني عدالتك باشتر هبو اگر قبول مركزي هبا والرنگ وزارة خوندنا يا بالاجي او اريشين بارت وي سيستم زان كولاين دا درست بوين امينكو تشيان دبون بهنا چارا سركرنيج بو وبشوي كي باشتر وريكو بيكتر اج بهندي بيتا دارشتني تقديم زان كولاين قالك بصناهيه لفرز قطابيان نافان قالك يا بزحمته بله دکتر آراس ببره دکتر کاوه از دخوازم ویکیجی بزانن یعنی اگر سیستم تمام هات گوارتن بو چاف بکفتن و فرم پر کرن افنا به دلی ویک زیده ترج بوی واسطه کاری درست کرنه حتما من لبداية باسم کرد گوتم یگلا لا انا باشکانی ناوندی ورگرتن با زانکولاین و یک واسطه و خزمانه و وانه تدانیا لوی لم اوه مزالی تدابه بلام ئێخۆوانەی مقابلەشیان دەکەن و چاوپێکەوتنیان دەکەن هەموو مامۆستای زانکۆن و لە بەشەکان دەکرێت لێژنەی زانستی بەش چاوەڕوانیەوەیان لێ ناکرێتکە بە شێوەیەکی زۆر ئەم لە نەزەق بێتەوە هەر چەندان تێیدا دەبێت بەڵام خۆ ناشکرێمە هەتایە چاوەڕێ بکەین بڵێن ئەو سیستەمی ناوەندی وەرگرتنە ناگۆڕین لە نۆتو واز لەوەی بێنە پێش نۆتویەک لە ژێر ڕژێمی پێشوو بەڵام لە نۆتویەکەوە لە دەست خۆمانە بەڵام تاکەی نەگۆڕین هەر دەرێن زووە ئەو 26 ساڵ دکتۆر بەرینەها گلەی بخۆل سەر مامۆستای زانکۆی هەیە گەلێک جارە قوتابیان ئەو گلەی کردە و مامۆستای زانکۆی نەداد پەروەرانەیە دگەل یعنی هەنجارە گەهاندنا بابەتی دانا نمرەوان بۆ قوتابیان هینە ئانەها وی سیستەمیژی بکەن دەستێ مامۆستای زانکۆیە کی هەیە گرنتیا وەیەکێ بکە و تەڤایە مامۆستای زانکۆیە گرنتیا پاراستنا دادپەروەری بکەن ژ مەسەلە دابەشکردنێ پێم وایە ئەو گلەیانەی کە لە مامۆستانی زانکۆ هەبووە ڕێژێکی زۆر کەم بووە مەسەلەن لە بەشێکە حالەتێک لە ساڵێکا بووە ئەو ناکرێت تەعمیم ناکرێتەوە مەسەلەن لەبەرەوەی سەتایەک مامۆستا ناعەدالەت نەبووە یان شتی ناشیاوی کردووە تۆ سیستەمێک واز لێبینی لەبەر ئەو سەتایەکە ئەی سەتانەوەتونەوەیەکە بەڕاستی من لەو خاڵە من لەوەیە لەگەڵ هاوکارانم دکتۆر سعید و مامۆستا هەردەوان هاوڕا نەبم یەکەم جار من پێم وایە زوونیە ئەمە 26 ساڵە پەیڕەوی سیستەمی ناوەندی دەکەین وەرگرتنی ناوەندی دەکەین ئێستا کاتی گۆڕانکاری هەیە ناکرێت لە وڵاتاندا لەوەیە 2 ساڵ شتێک بکرێ پاشی 2 ساڵەکە گۆڕانکاری دەکرێت هین دبێژن ڕێژە ئەگەر نەڕازی بوون هەبە لە هەمبەری مامۆستان ڕێژاوە یەک سادێ تێناپەڕ ینی ڕێژێکە گەلێکێکمە لێ هەند گەلێک جاران ژوان زانیارین کو لە بەردەستمانە لە ئەنجامên yên vekolîn yan li encamên ku rapirsiyên quality control heyne rêjeke gelek amazin ya qutabiyan ji mamostayên xwe nerazîne yanî ev ne asta yek ji sade zêdetir e ji mesela nerazîbûn ciyaya lewî ka mamosta xwe nexwaste ştêşî neşiyavî kirdi yanî qutabî rast nake na qutabî naڵem rast nakin
دابی ناڕازی احتیمالە لە شێوازی وانەگوتنەوەی مامۆستا لە شێوازی گەیاندنی دەرسەکە بەڵام ئەوەی کە ئێمە باسی مەسلەی شتی ناشیایی وەکو گۆڕینی دەرەجە و خوانەخواستە فەرزکردنی یەکێک لە سەرێکی ترم گوتم ئەوەیان کەمینەیە ئەوەیان ڕێژەش کەمە بەڵام من پێت دەڵێم قوتابیان لەوەیە لە بەشیش زۆری مامۆستایان ناڕازی بن لەوەی لە شێوازی دەرس گوتنەوەیان کۆن بێ یان تەکنۆلۆژیای نوێ بەکارنهێنن بەڕێز هەردەوان باندورên baş û xirab pêjî sistemî derbiçin bigutinên we şareza bisporan lê em dê foksa xwe xin ser bandorên xirab ji ber ku ev metirsîdar e li ser paşa roja qutabî li ser astê zanistê li Başûrê Kurdistanê eger bandoreke xirab ji vî sistemî derbiçe wê bandora wê herî mezin bikeve ser kê بەڵێ بەر لەوەی وەڵامی و پرسیارە بمەوە من ویستم بۆ دکتۆر کاوە ئەوەی کە من پێم وانە ئەم سیستمە شتێکی گونجاو نییە بۆ ئێستا من بەس تەواوی لەگەڵیمە بەڵام وەکوتم میکانیزمی جێبەجێکردنی سیستمەکە هەڵە و کەم و کورتیتیا هەیە جا لەو وەڵامی ئەو پرسیارە خۆی ئۆتۆماتیکی لایەنی ئەرێنی و نەرێنی ئەم سیستمە تازەیە دەرەخە وەگوتم لەبەرەوەی کە ئەمە خۆی بە بڕوای من ئەم سیستمە لەوە سەرچاوی گرتووە پێشتر وەزارەت بە نووسراوێک داوای لە هەموو زانکۆکان کردووەکەوە ئەو بەشانی توانای وەرگرتنیان هەیە بەو شێوازە تازە بەرزی بکەنەوە طبعا من لێرە کۆمەڵک گلەیم زۆرم هەیە لە هەندێک لە کۆلێژەکان هی زانکۆکانی کوردستان کە وەکو پێویست بەدەم ئەم داواکاری وەزارەتەوە نەڕۆشتون چونکە ئەگەر بەهاتایەت و داواکاری ئەوان بڵێن بەدەمەوە چوونی ئەوان بە شێوەیەکی باش وایە سیستمەکە هەموو بەشەکانی یەکگرتەوە ئەوە بە هەر حاڵ لایەنی نەرێنی ئەم سیستمە لەوای وەکوتم وەزارەت کە هاتووە با بڵێن تەخویلی زانکۆکانی کردووە بۆ شێوازی وەرگرتن تەنها بڵێن ئەم پرەنسیپە سەرەکیەکانی دیاری کردووە کە لە 16 نمرەی قوتابی لە پۆلی 12 و لە 100 لەسەر ئیتر بە دوای وردەکاریان نەچووە ئایا ئەمە چۆن ئەکرێ لە چ کاتێکە ئەکرێ چونکە بەشێکی زۆری ئەو شتێک کە ئێستا جەنابەت لەگەڵ دکتۆر کاوە باسە کرد کە ئەمە مەجای ئەوەی تیا هەیە مەسەلەن ناداتپەروەری بێتە لە میکانیزمی جێبەجێکردنەکەیان ناداتپەروەریەتە دێ من ئەگەر تۆ مەسەرەن بۆ نمونە خاڵێک ئاماژە پێ بم نووسراوە ئیمتیحان لە 28 تاوەکو 1 ئیعلانکردنی ئەنجامەکان ئاشکراکردنی ئەنجامەکان هەژدەی نوێ ئەو هەژدە ڕۆژە بۆ ئەمە بۆ خۆی پرسیارەکە لێرا دروستەکە چونکە لە ماوەی هەژدە ڕۆژە زیاتر مەجای دەستکاری هەیە تۆ دەستکراو بڵێن زانکۆکان و بەشەکان دەستکراوەتر ئەەکەی لەوەی دەستکاری ئەگەر بەڵام تۆ بێت و قوتابیەک بابلێن زانکۆکان بەشەکان مقەیەتکەی بەوەیکەوە لە ماوەی هەفتەیەک یا چەند ڕۆژێکە ئەنجامەکان ئاشکرا بکرێ ئەنجامە بەراییەکان بە بڕوای من دەراویشتەکەی زۆر باشترە بێ مەجای دەستکاریکردنی کەمترتیاە بۆیە هەتاوەکو ئەم سیستمە هەوڵ بدرێ میکانیزمی جێبەجێکردنەکەی شەفافانەتر بێ دەرەنجامەکەی باشتر و سەرکەوتوترێ بێ بەڵام بەم میتۆدەی ئێستا بە بڕوای من زۆر ناداتپەروەرانە بێ و کۆمەڵک نارێنی ئەرێنی یەتە پێشەوە باش ئەمێ پرسێکی ئاراستی سلێمانیەژی بکەن دکتۆر ئاراس ez dixwazim vêyekê ji hewa bipirsim berî ku sîstem bihê ragihandin hîn weke zankoa Silêmaniyê hewa hazirî kirbûn amadekarî kirbûn ji bo vî sîstemê yan ji nîşkekê vebûye بەڵێ سەرەتا ئێوارەتان باش ئێمە وەکو زانکۆی سلێمانی تەواو ئامادەکاریمان کردووە بۆ وەرگرتن بۆ ئەم ساڵی خوێندنی 2016-2017 کە خوێندنی ڕاستەوخۆی پێوتری خوێندنی ڕاستەوخۆی ئێمە لە زانکۆی سلێمانی 25 بەش بۆ سیستەمە خوێنکار وەرەگرین و کاریشمان بۆ کردووە من هەر تعقیبەن بۆ ئەو پرسیاری مامۆساردەوان کە باس لەوەکە کە ناشەفافی دیارە ناکرێت ئێمە لە پرۆسێکی واهی کە ئەمە وەزارەتی خوێندنی باڵا بەدەستخۆشی وە لە دوای ئەو هەموو گلەی گازندەی کە لە سیستەمی وەرگرتنی لە قبولی مرکزی هەیە وەزارەت هەنگاوێکی بوێرانی ناوە بۆی کە سیستەمە بێتە سیستەمێکی وەرگرتن و بە حەز و ئارزوی خوێنکار خۆی دێ بە ئارزوی خۆی دێ فۆرم وەرەگرێت و ئەو بەشانەی کە ئەوێت تا سێ بەش بۆی هەیە پڕی کاتەوە کە خۆی حەزی لە بەشێک بێ حەزی لە فیزیایە لە ماتماتیکە لە کیمیایە لە ئینگلیزیە لە کوردیە لە عەرەبی بە ئارزوی خۆی لە ڕاگەیاندنە لە شێوەکاریە دێت و ئەو سیستەمە تاقیکردنەوەی تیابێ لە ساچلەکە لە ئاستی ئەو خوێنکارە پرسیاردانری ئەو لیژنە علمیانی کە هەیە لە بەشەکان تەلەبەیەک ئێمەی شەزانی کە تەمەنی 18 ساڵە و مستەوای ئەوەندەیە کە لە مەجای فیزیا بێگومان ئەو 4-5 ساڵ لە ئامادەی یاخود لە ناوەندیش فیزیای خوێندووە لەوا پرسیاری بۆ دێتەوە لە تاریخە لەوا پرسیاری بۆ دێتەوە لە سیاحە بۆ نمونە یا لە ڕاگەیاندن یعنی کەسێک ئەگەر حەز و
ئارەزووی بەشی ڕاگەاندن بێ خۆ دەبێ بزانێت چەند کە ئەو کەناڵە تەلەڤیزیۆنیانەی هەیە ئەو ڕۆژنامانەی کە لە وڵاتی ئێمە دەرەچێ هەندێک پرسیاری گشتی لێ ئەکرێ کە لە ئاستی خوێنکارە بێ خۆ پرسیاری لێ دکتۆر ئەگەر مەسەلا حەز و ئارەزوو یا قوتابی بەدبە ئەف تشتێکی ڕەوا بە ینی لە وەرزشێ بخوازە یان لە هۆنەرێ بخوازە لێ ئەگەر خواست لە زمانی فەڕەنسی بەشدار بە ئەف بە حەز و خواستێکە زەحمەتە ینی بێ خواندناوی چاوا بە ئێمە مەرجنیە ئەوەی کە بەشی فەڕەنسی ئەکاتەوە هەر زانکۆیەک کە هەیەی ئێمە نیمانە بەڵام ئەو زانکۆنەی هیان ئەتوانن لیژنەی علمیەکە بڕیار لەسەرەوەدا کە تاقیکردنەوە کە مەرجنیە لە زمانی فەڕەنسی بێکو ئەوەی شەڕاکە زمانی فەڕەنسیە خوێنیە لە پاڵیشا زمانی کوردیشە خوێنی عەرەبیە خوێنی ئەنگلیزیە خوێنی اینجا پسپۆڕی فەڕەنسی وەرەگرێ و ئێمە هەمومان لە زانکۆ ناکرێت لە ئێستاوە دەما قوتابی دێ وەرگرتن ئەز دخوازم ji ber ku me zimanê îngilîzî kir nmune nmûneyê berdewam jî bin eger qutabiyekî pêşkêşî zimanê Fransî kir û dixwe dinya da zimanê Fransî nazane yanî pêşke çavpêkeftina we li ser ziman zanînê ye yan li ser heza qutabiyê ji ber qutabiyê me aslan Fransî emsal لە پلانەکەی ئەم ساڵە من زمانی فەڕەنسیم نەبینیوە لە ناو سیستەمی وەرگرتنی ڕاستە و خۆی هەبێت لە بەشەکانی ئێمەش لە زانکۆی سلێمانی زمان و ئەدەبی بۆ نمونە فارسیمان هەیە کوردیمان هەیە عەرەبی مەرجنینە لە زمانی فەڕەنسیان بەحث بکەن هەر زمانێکی دیژبەر کۆ دبە هەند زمان لە زانکۆ سلێمانی هەبە ژوەکەوی زمانی لە زانکۆ سەلاحەدین نەبە جودا بە لێ یاکۆ ئەم دبێژە نمونەیە ئەگەر قوتابیەکی خواست لەسەر زمانێکی بەشدار بە یان چاوپێکەفتنێ بکە و دنیا دەوی زمانی نزانە ئەف پرسگرێکên مازنج بۆ قوتابی دروست ببن ڕفتار وێ چاوە دگەل vê حالەتê بێکردن یعنی گوتنا ماوە کە بۆ ئەوەیش چارەسەردانراوە ئێمە وەکو لیژنەی باڵا بڕیار دراوە کە هەر بەشێک ئەگەر 15 خوێنکاری وەرنەگەر ئەو بەشەیە تعلیقەکرێ هەڵبساردننی بۆ ئەکرێ لە بەرەوەی دیارە ڕەغبەت لەسەر ئەو بەشەنی و کەس حەزی لەو بەشەنێ چونکە ئێمە ئەم سیستەمی وەرگرتنە ڕەبتمان کردوتە بازارەوە تا چەند خەڵک ئارەزووی لێ هەیە و بازاری هەیە و تەقدیماتی لەسەر ئەگەر بێت و بەشێک 15 خوێنکاری نەبوو ئەو بە دڵنیاییوە بڕیاری وەزارەتەوە بڕیاری لیژنەی باڵای ئەو بەشە بوو ئەو ساڵە تعلیقەکرێ و خوێندنی تیان ناکرێ وار حەزم کرد ئەوە بزانێ مامۆساردەوان کە هەموو زانکۆکان هەموو بەشەکان پلانی خۆیانیان هەیە و ژماری خوێنکارەکانیان دیاری کرۆ چەند وەرەگرن و ئەو پلانە لە بەشەکان هەیە و لە زانکۆ هەیە و هەروەها ئەو پلانەیش نێردراوە بۆ وەزارەتی خوێندنی باڵا لە لیژنەی باڵا پلانی وەرگرتنی زانکۆکانەیە بۆ نمونە بەشی ڕاگەاندن لە زانکۆی سلێمانی بڕیاری داوە 6 خوێنکار وەرگێ بێگومان بەشی ڕاگەاندنی زانکۆی سەلاحەدین ئەویش پلانی خۆی 6 خوێنکار وەرەگرێ بۆیە ڕێژەی وەرگرتن لەو بەشانە دیاری کراوە و لە 120 دەبێتە پەرەڵێل باش دکتۆر کاوا شێروانی ئەم لەvەیەکێژی بپرسن ji ber ku li ser ekranên Kurdistan 24 ez dixwazim bîneran jî haydar bikim li beriya her dîbeyteka ku em bi live bihên xizmeta hewa em vêyekê li ser ekranên Kurdistan 24 weke Facebook accountên wê bi giştî em radgehînin ku hîn dikarin her pirsekê ji me re bikin. Li goreyê zanyarî û pirsên ku bûma hatin yek ji wan pirsan dibêje online hîn dibêjin sîstemeke serkeftiye. Lê ev mesela çavpêkeftinê jî em girêntiyê dikin ku eger rêjeya nedadperwerê jî hebe yek ji sadê tê neparîne. Online sistemeke tamam şevav bû bi gotinên hewa lê digel vêyekê li salên derbasbûyî li kolîjên zankoyên Başûrê Kurdistanê bi qebûlên taybet qutabî hatîne wergirtin. Bû numuneyê ji yek wan kolîjan li zankoya Salaḥedîn bû li goreyê wan zanyarên destmeketine. Yanî sistema online wastekarî hat kirin. Bi çavpêkeftin û forum pirkirinê çawan dê şefafiyeteke baştir were berçav. من باسی ئەوم نەکرد نەبووت بە سیستەمی ئۆنلاین واستەکاری تێدا کراوە بەڵام لەو سیستەمە نوێیە احتیمالە تێداوی بەڵام گوتم لەوەیە ڕێژەکە کەم بێ ناکرێ ئەمە واز لە سیستەمی زانیاری کول بەردەستمە هەنە دوو قبول بە کتابێکە تایبەت نویسەرێکە تایبەت یا وەزیری هاتنە ڕەوانەکردن بۆ یەک ji zankoyan بۆ یەک ji kolîjan li zankoya Salaḥedîn. Heta em dikarin goreyê wan zanyariyan bû xwendina zimanê Almanî bûye. Yani ev ne zanyarên hene ev zanyarên li berdestmene weke Kurdistan 24 tiştê wisa rûydaye. Eger ev tişta rûyda bît çend rast e. Online hîn dibêjin teva mamostayên şareza bispor jî dibêjin ku ev e şeffaftir bûye ji sîstemê niha ku dibêjin çavpêkeftin û forum pirkirine. Eger şeffaftir bûye kî girêntiya wêyekê dike ku ev haletên niha me gotin di çavpêkeftin û forum pirkirinê re dubare nabînin. بەنسبەت ئەو حالەتانەی باسی دەکەین من ئاگام لێ نیە منش نوێنەری وەزارەت نیم وەکو زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر لێرە قسە دەکەم
زانکۆی سەلاحەدینیش دەتوانێت وەڵامی هەبێ نازانەوە حاڵەتە ڕوویداوە یان نا بەڵام دەتوانم بڵم لە زانکۆکەی من حالەتی وا نەبووە بەنسبەت ئەو سیستەمە تێستە بۆ ساڵێکە ئەم تێستە ئێمە کەم و کوڕەکانمان لە ساڵێک بۆ دەردەکەوێت ئەو کاتەکە زانیمان ئەگەر زانیمان خراپە دەکرێت وازی لێبین ئەگەر زانیمان باشە دەکرێت ڕێژەکە زیاد بکەین لە 120 بۆ 30 ببین ئەوە یەک دوو ئێمە چەندین ساڵە وەکو مامۆستایان قوتابیان گلەی ئەومان لە حکوومەت و لە وەزارەت هەیە کە هەموو شتێک مەرکەزیە هەموو شتێک لە دەست حکوومەتە هەموو شتێک لە وەزارەت یەکلایی دەکرێتەوە ئێستا بۆ ڕێنمایە نوێیانە مەجالێک درراوە بە زانکۆکان کە بە خۆیان سیستەمێک دابنێن هەتا لە مەسلەی چاوپێکەوتنەکە ئەگەر وەڵامێک بێ بە مامۆستا هەردەوان لە یەک لە خاڵەکان دەڵێ لێژنەی زانستی بە شێوازی تاقیکردنەوەکە دیاری دەکات لە فەڕەنسی شێوازی تاقیکردنەوەکە جیایە لەوەی لەگە ڕاگەیاندن مامۆستای پسپۆر هەیە لە فەڕەنسی دەتوانێت شێوازی پرسیارەکانی تاقیکردنەوە دابنێ لە ئینگلیزی بە هەمان شێوە احتیمالە حساب بەوەی بکە تەڵەبە هەیە لە ابتداییەوە حەزی لە ئینگلیزیە ئەوە وەربگیرە لە بەشی ئینگلیزی باشترە لەوەی ئەوە بچێتە بەشی عەرەبی یان لە ڕاگەیاندن تۆ احتیمالە لە منداڵیەوە حەزی لە ڕاگەیاندنە لە مۆبایل و لە ڤیددیۆ و دروستکردنی ئەو شتانە زیرەکە پرسیارەکان دەکرێتەوە وەزارەت پرسیاری دانەناوە ئەڵێ لێژنەی زانستی بەش ینی مامۆستایانی بەشەکە شێوازی تاقیکردنەوەکە دیاری دەکەن هەر بەشە بە پێی پسپۆڕی خۆی بەڕاستی ئەوە ئەم ڕوونکردنەوەیە گرنگە وەکو باشم کردیانی ئێمە ئەوە تێستە ساڵی یەکەمە تێستە من دەڵێم بێکەم و کوڕی نابێ احتیمالە مەسلەی نادات پەروەری تێدا بێ احتیمالە شتی تێدا بێ بەڵام تێستە دەکرێت ئەگەر زانیمان ساڵێکتر دراسی بکەین ئەم سیستەمە باش نییە نەیکەین کەمیکەینەوە هەروەها شتێش تریش دەمێ بڵێم ئەمە نوێ نییە چەند ساڵی ڕابردوش هەمان بووە بەڵام لەوەی ڕێژەکە سەتا پێنج بووە ژبەر و پرسلما زۆرن لێ ئەگەر بە کورتیان بەرسێ بزانبن هین دەبێژن ئەف سیستەم تێستە ینی ئەز لە دەمێ خواست قوتابی بووم لە بەریا چەند ساڵان دوان ساڵان و لە بەریا من ژی هەردار دگوتن ئەف ساڵ تێستە یان ساڵن بێت تێستە ینی ئەف تێستکردنە بچارە نویسە قوتابی باندوراوێ خراپێ vegera سەر ئاستی زانستی li ser pêdiviya taybetmendî di nav bazarê da yanî ev mesela testkirinê bi qutabî xirab nîne وڵا لە هەموو سیستەمێک دەبێت تێست هەبێ ناکرێت و بەرنمەیەک بینی یەکسەر جێبەجێ بکەی بەبێ ئەوەی تێست دەبێ بەلایانی کەمەوە ساڵێک تێست بێ بەوەی کەم و کوڕی و لایەنە باشەکانی بس ئەدی باشە ئەگەر زارارمەند بۆ قوتابیەک لەو زەرمەند لە چی دەبێت مەسەن ئێستا لە ئەگەر ڕێنمایەکان بە تەواوی بخوێنیەوە مەجاالەوەی دایە تەڵەبە دابەزیم کە بۆ بەشێشتر ئەگەر ڕای لێ نەبێ دابەزیم کە بە پێی نمرەکەی خۆی ئەگەر وەرنەگیرا مافیەوەی دەبێت لە زانکۆلاین داواکاری پێشکەش بکە لە بەشێشتر وەربگیرێ یانی ئەم سیستەمە دەرگاکانی هەموو دانەخستووە ئەوانەی حەزیان لێ دێن ئەوەی حەزی لێنێ دەچێت بە زانکۆلاین دەکات زۆر لە کەس ناکە هەتا سیستەمەکە زۆری لە زانکۆکانیش نەکردەوە وەکو مامۆستایان باسییان کرد ماوەی 3 مانگ پێشێستا لە وەزارە کتابێک هات دەڵێ ئەگەر پێتان باشە ناوی ئەو بەشانەمان بۆ بنێرن زانکۆکان بەخۆیان ناوی بەشەکانیان بۆ وەزارەت نردووە ینی ئەم سیستەمە نەفرس کراوەتە سەر زانکۆکان نەفەرزیش دەکرێتە سەر قوتابیان لەبەرەوەی قوتابی ئەگەر نەیەوێ دەچێت تەقدیمی زانکۆلاین دەکات دەڵێ من بەو سیستەمەم ناوێت بەرز هەردەوان ئەم هەندێک بەحسا پارالێلێکی بکەن سیستەمە پارالێل ji bo ku qutabiyên me zêdetir tê bigehin ji bo ku ronkirinek divî sîstemî dawere diyarkirin paralêl çawa ye wê çawa were bicênî بەڵێ بەر لە وەڵامی پرسیارەکەەوە حەزم لێ بووی چەند تاقیبێ لەسەر قسەکانی یاریدەدەری سەرۆکی زانکۆی سلێمانی بکەم بەڕاستی ئەمە لێرە دانیشتوین بۆ ئەوە نییەکەوە بین شتێک جوان نیشان بدەین ئێمە ئەمانەوە واقعی ئەو بابەتە قسەی لەسەر بکەین ئەوەی کە دکتۆر قسەی لەسەر کردوتی نەخێر ئێمە ڕێنمایمان هەیە بەو شێوازە من تەحەداکەم لە هەموو بەشی زانکۆکانی کوردستانە بۆ وەرگرتنی قوتابی لە هەر بەشێک بڵێ ئەوە ڕێنماییەکانە ئاخرەمە بەڕاستی شتێکی بێبنەمایە تۆ بڵێ تەلەبەیەک بێت وڵا هەر لەو بابەتە ئیمتیحانی لێکرێکە لە پۆلی 12 ئیمتیحانی لێکرد ئەو تەلەبە خۆی ئۆڕێدی لە شیمیا ئیمتیحانی کردو نەتیجەکەی دیارە یعنی من چۆن ئەبێ هەمان پرسیاری بۆیە زۆر گرنگە بزانن لێ خازم vêyekî bizan gelek caran deybavên me digotin ku her tişt bi pareyê nayê kirîn dawî karê ku me hezir lê kir be em bikaribin bi pareyê bikirin dibe xwendin be yan kursiyek be li zankoyek ji zankoyên başûrê Kurdistanê aniha mesela sistemê paralêl wê were meydanê nava zanko kulîjên Kurdistanê da ev sîsteme çawa ye zarokên me li ser wê hatine fêrkirin ku her tişt bi pareyê nabe aniha gehişte wê encamê ku zanku jî bi pareyê dihê kirin
سیستمی پارالێڵیش بە بڕای من سیستمێکی گونجاوە تا ڕادەیەک چونکە وەکوتم ئێمە بەشێکمان هەیە بە خۆڕایی و بێ بەرامبەر بۆ ئەو قوتابیانی کەوا توانی ویانە نمرەیەکی باش بێن و سەرکەوتوو بن و یاخود توانی ویانە لە بەشێک کە بە دڵی خۆیان لەگەڵ توانەکانی خۆیانە گونجاوە وەربگیرن بە تایبەتیش لەم سیستمە ئەمە زۆر باشترە دەراوی شتەکانی بۆیە من پارالێڵ بە شتێکی تەندروست نازانم و پێم وایە شتێکی گونجاوە بەڵام بەمەرجێک ئەو سیستمی پارالێڵە لەگەڵ ڕێژەی وەرگرتنی قوتابی لە هەر بەشێک هاوتەبا بێ مەسەلەن بۆ نمونە کاتێک کە تۆ ئەڵەی بەشی کیمیا چل قوتابی وەرەگرێ معقول نییە تۆ چل قوتابی وەربگریت بەڵام لە پاڵیشیا کۆمەڵێکی تر قوتابی وەربگری هەمان دەوام و هەمان کات و هەمان تایبەتمەندی ئەوان بگرێ پارە لەوان وەربگریت و پارە لەوانی تر وەرنەگری ینی لێرە دووبارە یەتەوە سەر میکانیزمەکە ینی ئەو بەشەی کە دانراوە بۆ پارالێڵ نابێ کورسیەکانی قوتابیانی خوێندنی خۆڕایی کەم کاتەوە تەسی لەوام بکە باش دکتۆر ئەس دەخوازم بێ هەنجار شۆڕڤایکێ باشتر لەسەر بکەن هەر جار فۆکسا هەم بتریا قوتابیان لەسەر کولیژە و زانکۆوانە لێ ئەم هەندێک کەزر لە پەیمانگەهانژی بکەن چکە بە هەند جار نمرەین وان قوتابیان و سابە چ پلانێکە نو هەیە و بەشێن نو لە ناوە پەیمانگەهان بە ببن خۆی کردنەوەی زانکۆ پۆلیتەکنیکەکان لە ساڵی 2012ەوە هەر سێ زانکۆی پۆلیتەکنیک لە یەک لە هەولێر یەک لە سلێمانی یەک لە دۆ کراوە مەبەست لەوە بوو دەرچوانی پەیمانگاکانی سوودمەند بن بەردەوامی بە خوێندن بدەن و بە کەلوروستاوا بکەن ئێمە ئێستا لە بەشەکانی کۆلیژە تەکنیکیەکانمان سێ کۆلیژ تەکنیکیمان هەیە ئەندازیاری کارجێڕی تەندروستی سیستەمێکمان هەیە پێی دەگوترێت سیستەمی وەرگرتنی پۆلیتەکنیک ڕێژەیەک لە پلانی وەرگرتن بۆ دەرچوانی پەیمانگا تەکنیکیەکان دانراوە کە ئەوانیش بە پێی نمرەی خۆیان و بە پێی فۆرمێک پڕ دەکەنەوە دێنە ناو چێبڕچێ و منافەسا بۆ ئەوەی لە کۆلیژە تەکنیکیەکان وەربگیرێن خوێندنی بە کەلۆرۆس تاوا بکەن هینە جوانن هەندێک جوان بەشان ئێواران ینی خواندنین ئێواران هینێ ڤەگەن چ جوداهەیەک هەیە دنە بەراوان و دنێ بەرا خوێندنی سپێدەهەیان مەسەلا خەرجیاتان پارەیدا مەسەلا ئاستی زانستیدا خوێندنی ئێواران پار بە ڕێژەیەکی کەم لە هەندێک لە کۆلیژی پەیمانگاکان کراوە بەڵام ئەم ساڵ بە پێی بەرنامەی وەزارەت و زانکۆکان بێ دەبێ خوێندنی ئێواران بە شێوەیەکی زیاتر بکرێتەوە زیاتر بەبەست لە خوێندنی ئێواران دووشتە یەک فرسەت بۆ ئەو کەسانەی کە تەمەنیان گەورەیە و مەجای خوێندنیان نەبوو بێن خوێندن تەواو بکەن دووش ببێتە داهاتێک بۆ زانکۆ حکوومیەکان لەبەرەوەی بە خۆتان دەزانن ئێستا قەیرانێکی داراییە و زانکۆکان کێشەی داراییان هەیە بەڕاستی لەبەرەوە گەر ئێواران قوتابی بە ڕێژەیەک بە پارەیەک وەربگرن دەتوانن ئەم لە ڕووی داراییەوە سوودی لێوەر ئانکۆ پارالل تەنێ بۆ خوێندنین ئێڤاریانە هەردووچی بۆ هەردووکی هەردووچی ئێواران جیایە و پارالێل جیایە پارالێل ئەوەیە لە بەیانیانە بۆ نمونە لە سەتادەی ڕێ پلانی وەرگرتن پارالێل دەبێت ئەگەر 100 تەڵەبەت هەبێ لە بەشێک دەی بە پارە وەردەگری کەن نمرەکەیان کەمترە ئەوە یەک دووەمیان ئێوارانمان هەیە ئەوەیان هەر هەمویان لە بەشەکان سیستەمی ئێواران وەردەگیرن هەر بەشە و بە پێی پلانی خۆی باش ئەگەر هەر خواندنە ئێڤاریان بپارەیە زانکوێن تایبەت یانین ئەهلینجی بپارەنە چ جوداهەیەک دنێ بەرا خواندنە ئێڤاران لە جەمهەوە و لە زانکوێن ئەهلی چییە وەکو باسم کرد سوودی یەکەمی ئەوەیە کە ئەو کەسانەی فرسەتی خوێندنیان نەبووە یان تەمەنیان گەورەیە یان سەفەریان کردیا یان کێشەیەکیان هەبووە لە ئێواران لەوانەیە لە زانکۆ ئەهلیەکان ئێوارانیان نەبێ هەموو زانکۆ ئەهلیەکان ئێوارانیان نیە بەیانیانە یان لەوانەیە کەسێک وەکو جەنابەت بەیانیان ئیشی هەبێ بەڵام ئێواران مەجالی هەیە بێ لە بەشی میدیا بخوێنێ ئەمە فرسەتێکە بۆ ئەو کەسانە بۆی ینی تەنێت مەسەلا تەمەنی دایات مەسەلا ji dez çûnavê delîva ku dem da diviya xwandibا yan jî mesela parê cudaheyek heye dinê bera dibe hîne herzantir be yan hîn girantirin حتممەنی حکومی هەرزانترە ئێواران لە زانکۆ ئەهلەکان هەرزانتر دەبێ هەروەها لە ڕووی دەرەجەوە لە ڕووی دەرەجەوە لە بەیانیان دەرەجەی کەمتری پێویستە تەمەنیش ئەگەر بەیانیان 30 ساڵ بێ وەبزان بڕیارەکە 30 ساڵە ئێواران دەبێتە 45 ساڵ باش بۆ دکتۆر ئاراس لە سلێمانیە دکتۆر دەنگوێوەیەکە هەیە و زانکۆ عشقی وەرەگرتن لە باژارە سلێمانیە هین dikarin vê jmara mezin ya qutabiyan li vê zankoyê wergirin yan ne yanî wê pirsgirêkek bi hewa dirûst be eger ev denguya rast derçe ژمارەی ئەو خوێنکارانە ئێمە وەکوتم ساڵان پلانی خۆمانمان هەیە
کە ئەو ڕێژەیە لە خوێنکارانە لە زانکۆ وەربگیرێ بۆ ئەم ساڵیش ئەم سیستەمی وەرگرتنی ڕاستەوخۆی سەتابیسی بە پەرەڵێڵە بێ جگە لەوەش وەکو دکتۆرکاوە ئاماژێبەکە خوێندنی ئێواران نەکرێتەوە. ئێستاکە وەزارەتی خوێندنی باڵا پرۆژێکی پێشکەش بە ئەنجومەنی وەزیران کردووە کە لە سا هەفتای داهاتی زانکۆکان بۆ خۆیان بێت ماوەتۆ ئەنجومەنی وەزیران یعنی دکتۆر یاکو من دخواست ئەس بپرسم دبا کرمانجامە هەندێک کورس بەش بۆ هەوالێ دەنگوی ئەوە هەیە کە زانکۆی عیشق کە لقێک لە لقەکانی لە شاری سلێمانیە دەنگوی ئەوە هەیە کە دابخرێت ئەگەر دایانخست قوتابیەکانی ئەم زانکۆ لە تواناتان هەیە ببن بە جێگۆرکی زانکۆی عیشق لە سلێمانی یان نایان توانای ئەوە نییە وەرگرن. ئەو بڕیارە ئێمە ناتوانین یاخود من ناتوانم بە تەنها بڕیار بدەین ئەو خوێنکارانی کە لە زانکۆی عیشق ئەو دەنگۆ هەیە کە زانکۆکە دابخرێ و بێنە سەر ئێمە چونکە وەرگرتن لە زانکۆ حکوومیەکان پێشتر لە ڕێگەی زانکۆلاین بوو بۆ پێوە نمرە پێوە بووە و ئەو خوێنکارانی زانکۆی عیشقەگە نمرەیەکی باشیان هەیە بێ گومان لە زانکۆ حکوومیەکان وەرەگیرن بەڵام ئەو خوێنکارانی کە لە کۆلێجە پزیشکیەکان بەتایبەتی بەڵام لە کاتی خۆی زانکۆیەک هەبوو ناوی ئایدا کە زانکۆیەکە داخست ئێوە زۆرینە ئەو قوتابیانەتان وەرگرت. ئەوە سەردەمێکی تر بوو و لە تەنها کۆلێجی یاسایان هەبوو ئەو کاتە لە زۆربەی زانکۆکانی تریژ وەرگرتن هەبووە و وەردی ئێواران هەبووە و قوبول خاص هەبووە بەڵام ئەوە زیاد لە تقریبان 6 ساڵیشە. دکتۆر لەدیف یاساین عێراقی نا بە زانکۆیەک بێ دامەزراندن و تەنێ بەشێک یان کولیژێک دناودا بە لە گۆرەی زانیاریان مە زیدەی بەشێ یاسایە دوو یا سێ بەشێندنی کولیژێندن دناوە بێ زانکۆی داهابوون. یعنی بۆ نمونە پزیشکا ددانی هەبوو ژدەی یەک دوو کولیژێندن یعنی هین دەبێژن تەنێ یاسا هەبوو ئەگەر تەنێ یاسا هەبە بە ناوێ زانکۆ ئەوە دەبێ کولیژ. وەکو پێم وتی بڕیاردان لەسەر ئەو دەنگۆی کە هەیە بۆ زانکۆی عیشق یا پێشتر بۆ ئایندە بووە دەکرێت لە ئەنجومەنی وەزارەت بڕیارێکی لێ بدرێ و میکانیزمێکیان بۆ بدۆزنەوە و کاتە ئەگەر ئەنجومەنی وەزارەت بڕیاریدا ئەم خوێنکارانە دابش بکرێن بەسەر زانکۆکانە بۆی مستەقبەلیان دوا ڕۆژیان نەفەوتی و کاتە ئێمە زانکۆی سلێمانی لەگەڵ ئەو بڕیارانەیە کە لە ئەنجومەنی وەزارەت و دەرچێت چووکە لە بەرژەوەندی وەزارەتی خوێندنی باڵایە. باش لە باژارە سلێمانی پارالێل وێوەژی vegre li bo xwandinên bilindtir weke master doktora paralel wê çawa be bûçî heta niha gileyî ji aliyê hindek ji qutabiyan heye ku ew nikarin bi temamî di vî sîstemî bigem çima ronkirineke temam di vê bareyê de nehatiye diyarkirin. دیاریکردنی نرخی خوێندن بە سیستەمی پارالێل تعلیمی موازی چی لە بەکەلۆریۆس یا ماستەر یا دکتۆرە تا وەکو ئێستاکە دیاری نەکراوە بەڵام داوا کراوە لە هەموو بەشە زانستیەکان بە خشتەیە کە لە وەزارەتی خوێندنی باڵا بۆمان هاتووە هەر بەشێک بە پێی تایبەتمەندی خۆی نرخمان بۆ دیاری بکە بۆی ئێمە بتوانین لەگەڵ هەموو بەشە زانستیەکانی تری زانکۆکانی هەرێم لە وەزارەت بڕیاری کۆتایی لێ بدرێ بۆ بەکەلۆرس خوێندن بە چەند بێ بە هەتا دوماهیا مەهانە قوتابی وێ چاوەڕێی بەرسێ بەلێ ئانها مەها شەژی ئەم گەهشتنی لە هەتانها هیچ ڕوونکردنێک نهاتیە کەنگی وێ ئەف سیستەمە وەرە دکتۆر ئەم ئەنی ji بۆی کو قوتابی بزانی بە کانێکیژان ڕۆژێ ئاگادار بە. ئێمە سیستەمی پەرەڵێل لە خوێندن لە زانکۆ حکوومیەکان لە زانکۆ ئەهلیەکان بە دڵنیاییوە کەمترە بەڵام بۆ ماستەر و دکتۆرا وەکوتم ساڵانی پێشوو باس لەوە کرا کە ماستەر 6 میلیۆن بێ و دکتۆرا لە هەندێک بەش 8 میلیۆن بێ لە هەندێکی 12 میلیۆن بێ بەڵام بۆ ئەم ساڵ ڕەنگە لە ماوەی ئەم هەفتەدا ڕۆژە یەکلا ببێتەوە بە شەزانستیەکان هەر یەک بە پێی تایبەتمەندی خۆی نرخەکانمان بۆ بنێرن و ئێمە ڕەوانی وەزارەتێکن لە وەزارەت بڕیاری کۆتایی لێدرێ کە خوێندنی ماستەر و دکتۆرا پارەکەی چەنە چونکە هێشتا ئەعلانی ماستەر و دکتۆرا نەکراوە ڕەنگە لە مانگی هەشتا یا لە مانگینۆ ئەعلانی ماستەر و دکتۆرا بکرێ و کاتێک کە ئەعلان کرا بێگومان پارەکەیشی بەرامبەری دیاری کراوە. باش دکتۆر سعید خودێدای لە ستودیا دووکێ هەژمارێکە geleke mezin ya awara penaberan li bajarê duhokê heye bû sala nû ya xwendinê weke mêvandarî hînê qutabiyan ji zankoyên din wergirin ya ne yanî çi bar giraniyeke wisa dihê çavarê kirin. بله
زانکۆ دهۆکێ مەدیجی هەلبەت پراستیشک ڕۆڵێکی گەلێکی گرنگ هەبووە ڕەنگە ڕێز و احترامە بۆ زانکۆین دین هەرێما کوردستانی ژبەر موقع جغرافی باژێڕی دهۆکی کە بتر خەلکە هاتیە مەدی باژێڕی دهۆکەیە ئەوجا قوتابین هاتین سەردانە زانکۆ دهۆکێژی کرین مەدی بتر بووینە یعنی پار ساڵ بترش 1100 قوتابین بەسب میێواندار زانکۆین دی و تایبەتیژ زانکۆ مووسلی هاتینە وەرگرتنەیە ئەف بابەتە نۆکەتێتە دراستکردنی الجباتە زانکۆ یا دهۆکێ ئایا مەدی زانکۆ دهۆکێت تا چ ڕادا دەشێت شیان دەیە و قوتابیان میێواندار بکەن ڕاستیژی بریارمە هەیە بریارە ئەنجومەنی وەزیران گەل بریارە خواندنە یا برند قوتابیان مەسیحی ئێزدی کوردین مسلمان بهێنە وەرگرتنی زانکۆین هەرێما یا کوردستانی پشێوازی یە میێوانداری و ئەوێن هاتینە وەرگرتنیژی لە ساڵە دوێ بن بهێنە بە گوهاستنێ بۆ ئەوان بەشان و ئەو بەشن یەن هەین بارگرانیەکە گەلک مازنە و ڕاستی لێ دیتنا منێ زانکۆ یا دهۆکێ ئەو پرۆگرامە هەیە بۆ هەندێ مەزدیک و هەلبەت هەفکاری لەگەل زانکۆین دین ئین هەرێما کوردستانی زانکۆین ئیندین هەرێما کوردستانیژی هەفکاری لەگەل وزارەتا خواندنە یا باڵاک و ڕێژەیەک بێتە دانان یان بێنە تەوزیعکردنی قبول مرکزی لەسەر زانکۆین دین هەرێما یا کوردستانی زانکۆ دهۆکێ بتنێت ئەو شیانە نینن و هەموو بەر کورتیا دەمی ئەس دەخوازم هەندێک ئەگەرم بەری خودنی ساڵە بتنێ سی بەرز هەردەوان 1000 قوتابی هەینەک و کێشەیەک مەزن مەسەلا ڕۆکردنی هەیە قوتابی هەتانەها بە تەمامی دوی سیستەمی نەگەهشتیە کی بەرپرسە چاوان ئەمێ بکاربن بە زووترین دەم وی سیستەمیش قوتابیان ڕانڕۆم بکەن لە ڕاستیا بەرپرسیارەتی یەکەم بە بڕوای من زانکۆکانە و لەوانیش بەرپرسیارەتی زیاتر خودی بەشەکانە چونکە ئەوەندەی من ئاگادارم لە ڕێنماییەکەیە خودی تەواوی دەسەڵاتەکان شۆڕ کراوەتەوە بۆ بەش و زانکۆکان ئەبواە بەشەکان لەگەڵ دەرکردنی ئەم بڕیارەیە ڕێنمایی تەواویان دەربکردایە شێوازی امتحانەکە چۆنە کاتی امتحانەکە چۆنە ئەو بابەتانێکی امتحانی تیاکرێت چۆنە چونکە ناکرێتەوە تەلەبەیەک بێت بڵێ وەڵا لە بەرەوەمە چیمای خوێندووە ئەزانێت لە چی امتحانەکرێت من بە تەواوەتی دژیەوە بۆ چوونم و هەروەها ژمارەی بڵێن نرخی ئەو خوێندنی پارالێلش دیاری بکرێت چونکە کەسێک کە ئەزانە نمرەی خۆی هێناوە نمرەی کەمی هێناوە ناتوانێت لەو چێبڕچەیە دەربچێت گرنگە تۆ نرخی خوێندنی پارالێل ئاشکرا بکرێت چونکە کاتەکە زۆر درەنگە ئێمە هەر هەمووی کە هەمانە تەنها چەند 20 ڕۆژێکمان ماوە بۆ ئەو پرۆسێ گەلێک بە کورتی ئەم دەخوازم پێ بزانن ئەگەر قوتابی دەرچوون یعنی سەرویس سیستەمی بە حەزاخۆ پێشکەشی هەر کولیژێکی کردن ئەڤ چاوە vەگەرە سەر پێدڤیا یا تایبەتمەندیت ناوە بازاریدا پشتی دەرچوون ناوە قوتابیان بە دڵنیاییەوە سیستمی وەرگرتنی زانکۆی کاریگەریەکی ئەرێنی باشیە بێت لەسەر بازاڕی کار چونکە بە پلەی یەکتیایە حەز و ئارەزوو تواناکانی قوتابی ڕۆڵە بینێ بۆیە بە بڕوای من دەرچوەکانی ئەم جۆرە سیستمە لە ڕووی توانای مرۆییەوە باشترن لە سیستمی زانکۆلاین باش دکتۆر کاوە مەگەلێک بەحسە زانکۆ کولیژان کرد ئەمە هەندێک بەحسە پەیمانگەهانژی بکەن پارالێل لە جەمهەوە چاوایەوە کە زانکۆ پۆلیتەکنیک چەند بەشان بخوابێت گریت داهات و خەرجیاتên قوتابی بە چاوا بن ینی هەندێک زانیاریان دو یەن نوتر هیم بدەنە مەجبەر و قوتابی چاوەڕەیە وێوەکی بزانە ژمارەوان قوتابیان چەندە تێچواوی چەندە هەتا داویش زانیاریان نو بنسبت ڕێنمایەکانی پارالێل هەر ڕێنمایە کۆنەکانە ئێستا محاولەیەک هەیە لە وەزارەتی خوێندنی باڵا لە ئەنجومەنی وەزارەتی داهاتوو کە پێداچوونەوە بۆ ڕێنمایەکانی پارالێل بکرێ بە نرخەکانیشەوە بەڵام تا ئێستا ئێمە لەسەر ڕێنمایە کۆنەکە کە 4-5 ساڵ پێش ئێستا دەرچووە دەڕۆی ئەوەیە کە لە زۆربەی بەشەکان بە تایبەتی کە جەنابەت باسی پەیمانگاکان دەکەی لە پەیمانگاکانیش هەمانە تا ئێستا نزیکەی سەتادەی پلانی وەرگرتن بۆ پارالێل بۆ بەڵام شەر نییە هەمووی پڕکرابێتەوە لە بەرەوەی خەڵک لەوەیە ئەو توانایی نەبێ بێ بە پارە بخوێنێ ئەگەر کەسێک بێ بە فۆرمێکی تایبەت هەیە پڕی دەکاتەوە نرخەکانی لەسەر نووسراوە من ناتوانم نرخێکی دیاریکراوە بدەمێت چکە بە پێی پسپۆڕی بەشەکە نرخەکە دیاری دەکرێت بەشە پزیشتەکان نرخیان بەرزترە لە بەشە تەکنۆلۆژیەکان چ قسمێت نی هەنەل دەفەوە ئێمە بۆ ئەم ساڵ 4-5 بەشی نوێمان کردەوە لە پەیمانگای تەکنۆلۆژی هەولێر بەشی سیاراتمان کردەوە ئۆتۆمۆبیل بەڕاستی یەکەمین بەشە لەسەر ئاستی کوردستان تا ئێستا لە کوردستان لە هیچ کۆلیژ و پەیمانگایەک بەش سیارات نییە بەڕێزان تەنێ مەهند مایە ئەم سوپاسیا میێوانن خوا بکەن دکتۆر کاوە شێروانی سەرۆکی زانکۆ پۆلیتەکنیک یا هەولێرێ هەردیسان هەردەوان محمود مامۆستای زانکۆیە ژە ستودیên سلێمانیە دکتۆر ئاراس فەریق زەینەل
یاریدەدەری سەرۆکی زانکۆ سلێمانیە ji stûdiya dihokê Dr. Seîd Xwedêdayî birêveberê tomara giştî ya zankoya dihokê gelek spas bû hewe ku hîn digelme dabûn bû vê dîveyta taybet bînaran gelek spas bû hewe jî ku demjimêrek hîn mêvanên stûdiya me bûn hîn bîner bûn.